پرسیارێکی گرنگ کە لە وزارەی هاتووە دەربارەی جۆرەکانی ڕاددا لە ڕستەی چەپکوگوڵەکەی زۆر جوان ڕێخستووە زۆر جوان چییە قوتابیان بەڕێز تەماشای بکەن لەم ڕستەیەدا زۆر جوان کاتێکە بەمانە لێکی بدەینەوە دەڵێت چەپکوگوڵەکەی زۆر جوان ڕێخستووە ئێمە ئەگەر تەماشا زۆر جوان بکەن ئایا ئەمە دەمانێت بڵێن چەپکوگوڵەکە زۆر جوانە یاخود ڕێخستنەکەی زۆر جوانە ئێمە دەمانێت بەواتە لێ بدەینەوە چکە ڕێزمان ڕێیەکە بۆ تێگەیشتن لە زمان بۆیە تەماشا بکەن کە دەڵێت چەپکوگوڵەکەی زۆر جوان ڕێخستووە ئێمە دەمانێت بڵێن ڕێخستنەکەی زۆر جوان بووە مادەم وەسفی کاری ڕێخستنی کردیە کەواتەوە بە هیچ جۆرێک نابێتە هاوڵناو لە وەڵامەکان هاوڵناوەکان فڕێدەین وەڵامی سی و دی دەچێت دەرەوە یاخود وەڵامی ئێ یاخود وەڵامی پیە ئەگەر تەماشا بکەن زۆر جوان زۆر لەبەر ئەوەی وزارش دەڕێژە عەدەد دەکاتن و بە هەروەها جوان دەبوو ئێمە ژمارگە زۆر لێراندا پێی دەگوترێن ڕادەی هاوڵکاری ڕادەی هاوڵکاری و هەروەها جوانیش دەبێتە هاوڵکاری چۆنیەتی دوو هاوڵکار لە دوای یەکتری هاتون بەپێی یارمەتی ئامرازدانە پاڵ یەکەمیان هاوڵکاری چەندێک پێی دەوترێت ڕادەی هاوڵکاری هی دووەمیان هاوڵکاریشی چۆنیەتی و هەروە ئەرکەش دەبێتە دیارخرا لەبەر ئەوەی دیارخراوەمان هاوڵکاریش چۆنیەتیە ئەو دوو پێکەوە پێی دەوترێت گرێ لەوەری دیارخراوەکەمان هاوڵکارە پێی دەوترێت گرێی هاوڵکاری وەڵامی ئەی بریتر لە وەڵامێکی ڕاست و دروست هەرچەندە ڕێگەی دیکەمان هەیە بۆ شکارکردنیان پرسیارە بەڵام ڕێگە زانستیەکان ئەم ڕێگەیە بە هیوای سوود بینی